ئەم کۆبوونەوەی هاوکات بوو لەگەڵ یادی یا با بڵێم لەگەڵ بۆنەی هەفتەی حوزەیرانی هەموو ساڵێک کە ڕۆژی جیهانی بە ڕەنگاربوونەوەی وشکە ساڵی و بە بیابانبوونە. دیارە خۆی لە خۆیدا هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق و عێراقیش بەگشتی و ناوچەکە ئەم چەند ساڵە ڕووبەڕووی دیاردەی وشکە ساڵی و بە بیابانبوونیش پێشتر بوونەتەوە. کۆبوونەوەکانی ئێمە لە دەست لە ئەنجومەنی باڵای پاراستن و چاکردنی ژینگە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ کۆکردنەوەی کۆی ئەو ڕاستپاردە و پێشنیازانەیە تا هەر هەمووی لە دۆسیەکە کاری لەسەر بکرێت چونکە ئێمە لە هەرێمی کوردستانیشدا بۆردێکمان هەیە بۆردی باڵای بە ڕەنگاربوونەوەی وشکە ساڵی کە پێک دێت لە نوێنەری وەزارەتەکانی وەکو کشتتوکاڵ و شارەوانی و دەستەی ژینگە و فەرمانگەی کەشناسی و بە ئامادەبوونی بە ڕێزان پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان. ئەوە لێرە مەبەستمان بوو باسیکەین لە کۆبوونەوەی ئەمڕۆدا جگە لە وەرگرتنی ڕایی نوێنەرانی وەزارەت و دەستەکان و ڕێکخراوەکان قسە و باسێکی ئێمە بوو کە دەڵێن ئەمڕۆ خۆشبەختانە ئەزمونێک لە جیهاندا هەیە کە دیاردەی وشکە ساڵی و بە بیابانبوون چارەسەری هەیە. ئەگە لە لای ئێمە شتێکی نوێ بێ و پەیمان نەبرد بێ بە ڕێگە چارەیەکی باش بێگومان لە دنیادا ئەم ئەزمونە بوونی هەیە. یەکێ لە وڵاتانەی کە توانیوێتی بەو ڕوبەرە فراوانەی کە هەیەی و چارەسەری وشکە ساڵی خۆی بکات و بە بیابانبوون بگۆڕێ بە مێرگێکی فراوانی کشتتوکاڵی ئەنەت گەشت و گوزاری و ژینگەی بۆ نمونە وڵاتی چینە. بۆیە بۆ ئەوەی کە ئەم کارە بکەین بە شێوازێکی کردداری لە یەکی حوزەیرانی ئەمساڵ واتە پێشین 20 ڕۆژ لەمەوبەر سەردانی قونسوڵخانەی چینم کرد بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەڕێز کۆنسوڵی چین لە هەرێمی کوردستان چۆن ئەو ئەزمونە لە چیندا سەرکەوتوو بووە چۆن ئێمە دەتوانین لە ڕێگەی وەبەرهێنانەوە ئەو کۆمپانیانی کە لە چین کار دەکەن لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا هەمان ئەزمون دووبارە بکەنەوە لە کاتێکدا ئێمە دەڵێن ئەزمونێکی سەرکەوتووە و لە ڕێگەی بینینیشەوە وەکۆڵێ لە ڕێگەی ئەو ڤیددیویانی کەوا جەنابی قۆنسۆڵ پیشانی ئێمەیدا سەرکەوتنی بەدەست هێناوە بۆ سبەی ڕۆژی 21 مانگ لە ڕێگەی کۆبوونەوەیەکی ئۆنلاین لە نێوان بەرپرسانی تایبەت بە چارەسەرکردنی وشکە ساڵی یا بە بیابانبوونیش لە وڵاتی چین لەگەڵ هەرێمی کوردستاندا بە ئامادەبوونی 5 نوێنەری دەستەی ژینگەش لە ڕێگەی کۆنفرانسێکی ئۆنلاینەوە ئێمە و ئەوان سبەی کۆبوونەوەیەکمان دەبێ بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە. جا لە پێناوی ئەوەی ڕای تەواوی وەزارەتەکان وەرگرین لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا نوێنەرانی ئێمەش دەتوانن سبەی ئەم ڕاستپاردانەی ئێستا بخەنە بەردیدی ئەوان تاوەکو ئێمە ئەوەی لە بیرمانە وە بەرهێنانە چونکە ئێمە لە قۆناغیەکەین دەرچوینە لە قۆناغی یارمەتیدان وڵاتان ئێستاکە بەهۆی ئەو گرفتانەی هەیەی بە تایبەت دوای گرفتەکانی ئۆکرانیا و رووسیا و ئەم بابەتانە ئێستاکە وڵاتان خۆیان لە قەیراندان کەواتە ئێمە قەناعەتمان وایە وەبەرهێنان لە بواری بیناسازی و ڕێگەوبان کراوە لە هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 بەڵام ئێستا کاتی وەبەرهێنانی ژینگەیە بۆیە وەکو ئامادەسازیەک بۆ کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ وەبەرهێنانی سەوزیا وەبەرهێنانی ژینگەی لە هەرێمی کوردستاندا ئەم کۆبوونەوەیش یارمەتی دەرمان دەبێ کۆبوونەوەکەی سبەیش لەگەڵ بەرپرسانی چینی لە ڕێگەی ئۆنلاینەوە هەمیشان یارمەتی دەرمان دەبێ ئەمە کاتێک لە عێراق دەپرسین لە ڕێگەی فەرمیەوە ڕێژەی سەدی بە بیابانبوون لە کۆی عێراقدا چەندە پێمان دەڵێن 139 تاوەکو 140 ئەمە وەکۆڵە ڕێژەیەکی فەرمیە لە هەرێمی کوردستاندا لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکان بەم کارە ڕێژەمان هێشتا دەست نەکەوتەوە بەڵام دەزانین ئەو شوێنانی کەوە بەروشکە ساڵی یا نزیک لە دیاردەی بە بیابانبوون دەکەون بەشێکی زۆری گەرمیانە بەشێکی باشوور و ڕۆژئاوای هەولێرە بەشێکیش لە باشووری دهۆک ئەمە ئەو بۆردەیە کە ئەنجومەنی وەزیران پێی دەوترێ لە ساڵی پارەوە بۆردی باڵای بە ڕەنگاربوونەوەی وشکە ساڵی کاری لەسەر ئەم ناوچانە کردو دیارە ئاو لە شۆ دێ بێگومان سەرچاوەکانی ئاو یاخود بارانە یاخود ڕووبارەکانە ئێمە هەمومان بە شێوازێکی سەرەکی ئێوەش دەزانن کە ئەو ڕووبەرە یا با بڵێن ئەو ماوە دوور و درێژەی کە لە نێوان عێراق و دراوسەکانی هەیە لە ئامارەکانی فەرمی حکوومەتی عێراق پێمان دەڵێ لە 90 کۆی ئەو ئاوی کە لە عێراقدا هەیە لە ڕێگەی ڕووبارەکانەوە سەرچاوەکانی لە دەرەوەی عێراقە کەواتە پەیوەندی دیبلۆماسی نێوان عێراق و وڵاتانی دیکە کاریگەری دەبێت بۆیە لە نێوان عێراق و ئێراندا لە سلێمانیەوە هەتاوەکو بەسرە نزیکەی ڕووبار بڵێ چەم بڵێ جۆگەی بچووک بڵێ 40 دانە هەیە هەموو ئەمانە ئێستاکە بە شێوازێک لە شێوازەکان یا هەمووی ڕاگیراوە یان بەشێکی کەمی دەکرێتەوە
هەمان شێوە تورکیاش لەگەڵ عێراقا بۆ دیجلە کە بە مۆسڵ و بە تکریت و تا ئەچێتە باشووری عێراق 150 کەم کردوتەوە کەواتە لێرەوەی عێراق لە ئاستی باڵا دەیەوێ ڕێکەوتنامەیەک مۆرکە چونکە تا ئێستا ڕێکەوتنامەیەک لە نێوان نییە بۆ دابشکردنی ئەم ئاوە ئەو ڕووبارانەی کە زیاد لە سنوورێک دەبڕن پێویستی بە چارەسەرکردنە پرسیارێکی جێگەی چۆنە لە سەروەستانە بۆچی 300 ڕووبار لە وڵاتانی ئەوروپا زیاد لە سنووری وڵاتێک دەبڕن شەڕیشان لە نێوانان نیە و ئاویش لە یەکتر ناگرنەوە چونکە پەیوەندی دیبلۆماسی و سیاسی نێوانیان پەیوەندیەکی ئاشتەواییە کەواتە لەم وڵاتانی دەوروبەری ئێمە لەبری ئەوەی ئاو ببێ بە فاکتەری ئاشتی بۆ بە فاکتەری شەڕ کە ئەوەش گرفتێکی گەورەمان بۆ دروست دەکەن بردومانەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش بۆ ئەم ناوچانە و بردومانەکانی وڵاتی تورکیاش بۆ ئەم ناوچە بێگومان شەڕە بێگومان کاریگەری ئەبێت لەسەر بڕینەوەی لەسەر لە ناوچوونی دارستانەکان لەسەر لە ناوچوونی بایۆدایڤێرستی لەسەر تێکدانی هاوسەنگی ژینگەیی لەوێوەیە کە دەڵێن ئەم کارانە پێویستی بەوە هەیە عێراق وەکو دەوڵەت لەگەڵ ئەو دوو وڵاتەدا لە ڕێگەی دیبلۆماسی و وەزارەتی دەرەوەی عێراق ئەم کۆتایی بەم شەڕانە بێنێ بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی گرفتەکانی نێوان هەردوو وڵات